ئەم کڵێسایە ئاماژەیە بۆ ئەوەی کە ڕۆژگارێک قەزای خانەقین ژمارەیەکی زۆر مەسیحی تێدا بووە، بەڵام ئێستا ئەو شارە تەنها ژنێکی بەتەمەنی شوێنکەوتووی ئەو ئاینەی تێدا ماوە. بەجێهێشتنی عێراق لەلایەن مەسیحیەکان و کۆچکردنی بە کۆمەڵیان بۆ دەرەوەی وڵات گەیشتۆتە ئاستێک هۆشداری لەبارەوە دەدرێ. داهاتوومان بەدەست خوددایە، هەوڵ دەدەین بەپێی توانامان جێگر بین لە زەوی و نیشتمانمان. خوددا دەیەوێ لە شوێنە بمێنینەوە کلەی دروست بووین. ئەگەر لێرە هەڵبێن و واتە پێچەوانەی فەرمانی خوامان کردووە. خوا دەیەوێ لە نێو براکانی ترمان بمێنینەوە کورد و یەزیدی و کاکەیی. دوای 1400 ساڵ ژمارەی مەسیحیەکان لە عێراق هێندەکەم بۆتەوە. مەترسی ئەوە لە ئارادایە ئەو کەمینە ئاینیە لە عێراق بەتەواوەتی بسڕێتەوە. كما معلوم بأن عدد المسيحيين بالعراق وەک دەزانن ژمارەی مەسیحیەکان لە پێش ساڵی 2023 لە عێراق نزیکەی 1,700,000 بۆ 2 ملیۆن کەس دەبوو. ئێستا ژمارەی مەسیحیەکان 500,000 کەسە و دابەش بوون بەسەر بەغدا و کەرکووک و مووسڵ و دەشتی نینەوا و هەرێمی کوردستاندا. لەم ساڵانەی دواییدا ژمارەی ئەو مەسیحیانەی عێراقیان جێدەهێشت بە تەواوەتی ڕووی لە هەڵکشان کرد. ئەمەش پەیوەندی بە دۆخی ناسەقامگیری عێراق و ناکۆکیە مەزهەبی و تایەفیەکانەوە هەبوو. بەداخەوە وڵات بۆ هەمووان نییە، ئەمە هەڵەیە دەبێت دەوڵات وەک یەک تەماشای هەمووان بکات، نەک بڵێت ئەمە مەسیحیە جۆرێکە و ئەمە مسلمانە جۆرێکی ترە. ئێمە هەمومان مرۆڤین، دەبێت هەمومان ماف و هەمان ئەرکمان هەبێت، نەک مەسیحی تەنها ئەرکی هەبێت و مافی نەبێت. ئەمە ستەمە. گەر شەڕ و شۆڕ عێراق بە مەسیحیەکان چۆڵ بکات، بەڵام گۆڕ و کڵێسا دێرینەکانیان ماونەتەوە و شاهیدن کە ڕۆژگارێک عێراق زێدی ئەو کەمینە ئاینێش بووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.